سڵاو ئەم کاتان باش گرنگترین ماشێت و هەواڵی ئەمڕۆی بەشێک لە میدیاکانی گیانتان لا بەرگەی ڕۆژنامانی بۆ دەخەمە ڕوو. مایکل هایدن بەڕێوەبەری پێشووی CIA ڕایگەیاند هەرێمێکی کوردی ئۆتۆنۆمی یارمەتیدەری سیستەمێکی سیاسی نوێ دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە پەیمانگای ئەمریکان ئینتەرپرایز بەڕێوەبەری پێشووی CIA ڕایگەیاند باسوخواسەکان لە ئێستادا لەبارەی دروستکردنی پێکهاتێکی نوێون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێم وایە کە دروستکردنی ناوچەیەک بۆ کوردەکان زۆر سودمەند دەبێت و سیاسەتێکی نوێ لە ناوچەکەدا دروست دەکات. هایدن ڕایگەیاند سیستەمی سیاسی پێشووی سەدەی 20ەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆتایی هاتوو و پابەند نابین بە سنوورە کێشراوەکانی ڕابردووەروەها وێنەیەکیشی بڵاو کردوتەوە لەگەڵ هەواڵی ئەم وتەی بەرپرسەکەی ئەمریکا کە ڕەنگە دڵی زۆربەی کورد بەم وتەیە خۆش بێت. گەڕانەوەی هێزی زیاتری ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێکە لەو بابەتانەی لە میدیانی دەوڵەتیەکاندا بە گرنگیەوە باز دەکرێت. لە ماڵپەڕی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاوکراوەتەوە جۆزیف دانفۆرد سەرۆکەرەکانی سوپای ئەمریکا ڕایگەیاند پێشنیاز دەکات بۆ بارەک ئۆباما تا ژمارەی هێزەکانی لە عێراق زیاد بکات کە لە ئێستادا ژمارە ئەو هێزانە 3800 سەرباز دەبن. دانفۆرد ڕایگەیاند هێزی زیاترمان پێویست دەبێت بۆ بەهێزترکردن و یارمەتیدانی ئۆپەراسیۆنی هێزە عێراقیەکان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناوچە گرنگەکانی ژێردەستی داعش. دانفۆرد پێشبینی دەکات لە ماوەی چەند هەفتەی داهاتوودا ژمارەی هێزەکانی ئەمریکا لە عێراق زیاتر بکرێت هەرچەندە تا ئێستا بڕیار لەو بارەیەوە نەدراوە. دەچینە ماڵپەڕی یۆرۆنیوز کە تێدا بڵاوکراوەتەوە عومەر عەشراوی بەداخە بۆ براکەی. عومەر عەشراوی برای نەجم عەشراویە کە یەکێک بووە لە ئەنجامدرانی یەشەکانی برۆکسل. عومەر عەشراوی لەسەر ئاسی بەلجیکا لە بواری وەرزشی تایکواندۆ کەسێکی ناسرا و خاوەنی چەندین خەڵاتی وەرزشیە. عومەر دەڵێت کە مرۆڤ ناتوانێت خێزانەکەی هەڵبژێرێت و بەداخە بۆ براکەی کە کارێکی وای ئەنجامداوە چونکە مرۆڤێکی ڕۆحسووک و زیرەک بوو. عومەر وتی کە پێویست ناکات لەوە تێبگات بۆچی براکەی ئەم کاری کرد. بە پێی زانیاریەکانی پۆلیسی بەلجیکا DNA نەجم عەشراوی لە زۆربەی ئەو شوێنانەدا دۆزیوەتەوە کە ئەنجامدەرانی هێرشەکەی پاریسی لێبوون. نەجم عەشراوی بۆمبەکانی بۆ تەقینەوەکانی پاریس و بەلجیکا ئامادە کردو و گەنجی نوێی بۆ ناو داعش ڕاکێشاوە. لە ساڵی 2013ەوە چۆتە سووریا و لەو کاتەوە خێزانەکەی نەبینیوە. بەرگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن کاتی خۆش.